کاتێک کاردانەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بڕیاری دادگای فیدرالی عێراق کە شایستەداریەکانی هەرێم ڕایان گرتووە بەو شێوە بێتن ناردن و بڕینی داهات لەسەر هەرێم وەکو یەک بێتن ئەمە شتێکی سرنجڕاکێشە و پرسیارێکی سادا لای هەر کەسێک دروست دەکات. ئایا بۆ عدالت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ توێژەر لە ناوەندی ئەکادیمی توێژینەوەی نیشتیمانی لە هەرێمی کوردستان ئێستا لەگەڵمانە. کاک عدالت ئەم کاتت باش، سوپاس بۆ کاتی جەنابەت. بۆ ڕای هەندی ئەو وڵات نەک هەموو هەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە وەکیەکە بوجە بۆ هەرێم بێتن یان پارە لەسەر هەرێم بڕیاری فیدرالی بێ ببڕن یان نا وەکو یەکە بۆ؟ بەڵێ سڵاو بێگومان بەشێکی ئەو دەنگانەی کە لە تا ڕادەیەک ناومێدن بەرامبەر بە تەنانەت هەر بڕیارێکی تەنانەت پۆزتیڤیش سەبارەت بە هەرێمی کوردستان پەیوەندی بۆەیە کە لە هەرێمی کوردستانە ئەو سیستەمە لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و ئەم قوارەی کە ئێمە تایە ژین بەداخەوە تا ڕادەیەکی زۆر کێشە و گیر و گرفتی گەورەی هەیە کە پێش هەموو شتێک تایبەتە بە چۆنیەتی دابشکردنی سەروەت و سامانی خەڵکی کوردستان. واتە کێشەکە بە دیاریکراوی پەیوەندیدارە بە ئەو ڕەخنانەی کە لە ماوەی ڕابردووە خەڵک لە شەقاما هەی بووە لە شێوازی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و بە تایبەتی کە لە ماوەی ڕابردوو کەندێک جیاوازی دەرکەوتووە لە دابشکردنی سیستەمی موچە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازە. جاری وا هەیە ئێمە هەممان نەزانین بە پێی یاسا ئەبێ لە کاتی خۆیان موچە دابش بکرێ. کاتی پێدانی موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە نزیکەی ملیۆنێک و 300,000 فەرمانبەر هەیە لە هەرێمی کوردستانە کاتەکانی دیاریکراونین جێگیر نین. ئەمەش واکە کە بەشێکی بەرچاوی خەڵک تا ڕادەیەک ناومێت بێلەوەی کە تەنانەت ئەگەر کاک عەدالەت ئەو ناومیدیە دەگاتە ڕادەی ئەوەی کە بۆچوونێکی وایان هەبێت چونکە خۆمان دەزانین هەر کەسێک دەزانێت خۆیان دەزانن ئەوانەی ئەو بۆچوێنەیە کە بڕینی موچە بڕینی داهات لە هەرێم ئەگەر خۆیانش موچە خۆر نەبن هەر کارێکیان هەبێت بەڵام کاریگەری نەرێنی لەسەریان دەبێ ڕاستە و خۆ. ئەمە یەک لانی دووەمیش باش ئەوە بیرلەوە ناکەنەوە چی ئەو هەرێمە بەڕێوە دەباتن دەستگاکانی حکوومەتی ئەو هەرێمە ئیتر چزانم ڕێگاوبانەکان ئیتر فڕۆکە خانە ئیتر هەر شتێکی ئەو هەرێمە بۆ چاکی ئەوە نابینن. ئەگەر ئەنەلایزیەوە بکەین شیکاری بکەین بۆ ئەوە لە ماوەی ڕابردوو لە 1-2 ساڵی ڕابردووە کاتێک کە ئەو بڕەپارەی لە بەغداوە هات بۆ هەرێمی کوردستان کە پێی 200 میلیارد ئەم بڕەپارەیە کاریگەری گەورەی لەسەر بۆ نمونە فراوانکردنی پرۆژەکانی ئاوەدانکردنەوە نەکردە هەرێمی کوردستانە یان لانی کەم لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ڕنگدانەوەی نەبوو. ئەمەش لەلایەکەوە تا ڕادەیەک واکە بەشێک لە خەڵک بە تایبەتی ئەو شوێنانەی ئەو ناوچانەیە لە هەرێمی کوردستان کە ناوچەی پەراوێزکەوتون تا ڕادەیەکی بەرچاو گلەییان هەبێت لەوەی کە بۆچی سەرڕای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بودجەی هەیە و ئاوکاری بۆ پێگەیشتوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بڕەپارەك بەپێی کە هەندێک جار لە دەرەوەی یاسای موازنەشەوە نێردراوە بۆ هەرێمی کوردستان بۆ ڕنگدانەوەی بەرچاوی نییە لە گۆڕانکاری لە ژیانی خەڵکە. بێگومان ئەوەی کە باسمان کردەوەی لە راپۆرتەکەی ئێمەشا گوێمان لێ بوو ڕەنگە بە پلەی یەکەم گزارش بێ لە چین و توێژێکی دیاریکراوە لە کۆمەڵگای کوردی. بەڵام من ئەمەوێ ڕای گشتی خەڵکی کوردستان ئەوەی کە ئێمە لە ناو خەڵکین ڕۆژانە مامەڵاکەین و چاودێری میدیاکانەکەین تا ڕادەیەکی بەرچاو خەڵک لێرە قەناعەتی وایە کە ئەبێ هەموو جۆرە چاکسازیەکی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستانە و هەموو ڕێکەوتنێکی سیاسی کە بێتە مای باشکردنی دۆخی دارایی و موچە و باری قورسی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ڕنگدانەوەی هەبێت کاریگەری هەبێت نەک تەنها بریتی بێ لە ڕێکەوتن و لە هەندێک کاک عەدالەت حکوومەتی هەرێمی کوردستان چ پلانێکە حکوومەت دەزانین بڕیاری دادگای فیدرالی لەسەر ئەساسی ئەوەیە کە هەرێم داهاتی نەوت کە بڕیارە بیدا بە هەرێمیان دیاری بکە بۆ ئەوە لەسەر لەگەڵ بودجەکە حساب بکرێ. ئەمەیە کێشەی سەرەکی. ئەوجا پلانی حکوومەت چییە؟ پلانی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا ئەوەی کە
ئێمە ئەیبینین بە ڕادەی سەرشیەوەیە کە پشت بە خۆی ببەستی. ئێمە لە من ڕۆژانەیە زیاتر لە جارێ گوێمان لە وتەبێژی حکوومەت بووە کە ئەڵێ ئێمە هەوڵە دێن پشت بە خۆمان ببەستین و لە هەمان کاتیشە بژاردەی گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراقا بژاردەیەکی کراوە ئەمێنێتەوە، بەڵام بێگومان ینی کۆمنتی ڕسمی حکوومەت لێرە سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی تا ڕادەیەکی زۆر بێگومان تودا و ڕەتیەکەنەوە. تەنانەت دادگای فیدراڵی لێرە تۆمەتبار کراوە کە بە زمانێکی سیاسی و بە لۆجیکێکی سیاسی مامەڵە لەگەڵ قسەکانەکە کە ئەمە بێگومان دەلایەن دادگای فیدراڵیەوە ڕەتەگرێتەوە بۆ چونکە ئەوان ئەوەی کە هەموو جارێ پێی لەسەرداگرن هەر ئەمڕۆ بۆ نمونە سەرۆکی دادگای فیدراڵی عێراق هەر ئەمڕۆ باس لەواکە کە ئەوان بە پێی مادەی 14 دەستوری هەمیشەیی عێراق مامەڵە لەگەڵ هەموو هاوڵاتیەکانی عێراقەکەن چ لە زاخۆ بێیان لە بەڵا و بە چاوێکی یەکسان تەماشاکەن، یعنی نایەنەوێ بە کوردی نایەنەوێت گوێ لە هیچ یەکێک لەو ڕەخنە و لەو تانانە بگرن کە لێرەوە لە هەرێمی کوردستان ئەو ڕەخنانە کە دەڵێن ئەمە بڕینی موچە کاری دادگای فدرال نییە بەڵکو حکوومەتە و ڕێکەوتنی سیاسی لەسەر کراوە. کاک عەدالەت دەمیست پرسیاری ئەوە تۆ دەڵی کە حکوومەتی هەرێم یان کاربەدەستانی هەرێم دەڵێن دایانەوەی پشت بە خۆیان ببەستنەوە. ئەمە مانای دابڕان لە عێراقا وەنیە تێگەشتنی وایە کە دابڕانە لە عێراقا باشە، عنی ئەمە لە ئەنجامی ئەوەیە کە ئومیدیان نەماوە لە ڕێگای یاسایی لەگەڵ دادگای فدرالی مامەڵە بکەن و ئەم کێشەیە چارەسەر بکەن؟ ئومێد ماوە، بەڵام خۆ دەزانی خەڵکی کوردستان و دۆخی هەرێمی کوردستان بەگشتی پێویستەکە لە ڕووی ئیداریەوە بەردەوام بێت و ئەمە پاڵ بە هەرێ حکوومەتی هەرێمەوەنەیە کە بیر لەوە پلان بی بکاتەوە. پلان بی ئەوەیە کە هەڵبدا داهاتەکانی خۆی باشتر بکە، کۆی بکاتەوە و ڕێکوپێکتر مانگانە تەنزیمی بکەوە، دواتر هەوڵی دابەشکردنی موچە بدە لە کاتی خۆیە. یعنی دڕوونەکە ئێستا دادگای فیدراڵی بە تەواوەتی حکوومەتی عێراقی ناچار کردووە کە ئەو بڕاپارەی کە لە بەهۆی ڕێکەوتنی سیاسی نێوان هێزەبراوەکانی هەڵبژاردننی عێراقەوە بڕیاردرا بوو کە بێت بۆ هەرێمی کوردستان ئەو بڕاپارەیە ئیتر نایێت. شێوازی ناردنی بە شێوەی قەرز ئەبێ یان بە هەر ناونیشانێکی تری بۆ دۆزرێتەوە، ئەمە ئەکەوێتە سەر ڕادەی با بڵین و ئیرادەی حکوومەتی عێراقی لە بەغا، چونکە حکوومەتی عێراق تا ئەوەندەی ئێمە ئاگادار بین لە ئەجێندای خۆیان نووسیوێتی کە هەوڵەدا لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەو گیر و گرفتانەی کە هەڵواسا و چارەسەر نەکراون خۆیان نەمێننەوە. کاک عەدالەت ئەوەی کە دەڵێن بە قەرز پارەکە بدرێ بە هەرێم مەبەستیان چییە؟ مەبەستەوەیە وەکو جۆرێک لە قەرز، وەکو جۆرێک لە سلفە بێتا و کاتەی یاسای موازنە، یاسای بودجە لە عێراقا بۆ ساڵی 2023 دەرەچێەوە لە چوارچێوەی ئەو یاسایەیە ئەو بڕاپارەیەی کە پێویستەکە بۆ هەرێمی کوردستان بنێردرێ بچەسپێەوە لە بەرامبەرشە ئەو پابەندیانەی کە کەوێتە سەر شانی هەرێمی کوردستان لە بەرامبەر حکوومەتی عێراقیە ئەو پابەندیانەش جێبەجێ بکرێواتە. ئێمە ئەبێ بیرمان بێت کە تەنانەت ئەگەر بێت و یاسای موازنەی ساڵی 2023 لە عێراقا ئیقرار بکرێەوە یەکلا بکرێتەوە، ئەگەر بێت و پابەندبوونی لایەنی بەرامبەری تیانە بێکەمە بەست لێرە هەرێمی کوردستانەوە بەدڵنیایە لەو کاتەیە دیسانەوە مەسەلەی ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان کێشەی تێ. باڵێ بەرێز عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و توێژەر لە ناوەندی ئەکادمی توێژینەوەی نیشتیمانی لە هەرێمی کوردستان لەگەڵ کورد کۆنەکشن و زۆر سوپاس.